سەبارەت بە ئەو بارودۆخەی ئێستا لە شنگال هەیە ئەمن بێگومان لە 2014 لەگەڵ هاتنی داعش توانی دەست بەسەر ئەو ناوچەیەدا بگرێ و زەروری زیانێکی زۆر بە خەڵکی ناوچەکە بگەێنێ و خەڵکێکی زۆر بکوژێت و خەڵکێک کچان و کوڕانی ئەوێش بەدیل بگرێ و بیان بات. لەو کاتەیە بێگومان هێزێک هاتە ناوچەکەەوە کە توانی داکۆچی لە خەڵکی شنگال بکات کە توانی دەورێکی کاریگەری هەبێ لە ڕزگارکردنی شنگال و توانی گەنجان و کوڕانی شنگال یەک بخات بۆ ئەوەی بتوانن داکۆچی لە خۆیان بکەن. بۆیە لە ئێستادا کەوەی کە دەیبینین ڕێکەوتنێکەیە بەپێی ئەو ڕێکەوتنە ئەو هێزانە دەبێت هیچ کاریگەریان نەمێنێ و ناوچەکە چۆڵ بکەن. بێگومان ئەوە بەکارێکی باشی نازانین، پێویست دەکات ئەو هێزانە خەبات و تێکۆشانیان قوربانیەکانیان لەو ناوچەیە لەبەر چاو بگیرێت و حساب بۆ ئەو هێزە بکرێت لەوێ و پێویستە شنگالەکان هێز و توانای خۆیان هەبێت بتوانن خۆیان داکۆچی لە خۆیان بکەن. چونکە باشترین هێز کە دەتوانێت داکۆچی لە خۆی بکات خەڵکی شنگالەکانن، نە خەڵکێکی تر کە بۆ نمونە لە حکوومەتی عراق و لە شوێنانی ترەوە هاتوون و پێویستە ڕێز لەو خەڵکە و لەو هێزە بگیرێت و بتوانن خۆیان ئەو هێزە داکۆچی لە خۆیان بکەن لە هەر هێرشێک لە هەر پەلامارێک کە دەکرێت لەسەر ناوچەکە.